باسی ڕۆژ ئەم جارە لە دەڤەری ئامێدی بە تایبەت لە ناوچە سنووریەکانی ئێوان هەرێمی کوردستان و تورکایە باس لە ئاڵۆزیەکانی ئەم دوایی ئەو ناوچەیە دەکات. هەوڵ دەدەین بە دوواداچوون سەبارەت بە بوونی شەڕ و پێکدادان لە نێوان پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و سوپای تورکیا بکەین و زیانەکانی خەڵکی ئەو ناوچەیە بخەینە ڕوو. زیانەکانی گیانی، زیانەکانی ماڵی، هەموو ئەو زیانانەی کە بە گوندنشینانی ئەو ناوچەیە کەوتووە. ڕەوشێ تەناهی بێ دەرێت چاوایە تنهایی باشه بس منطقه من نخوشه منطقه گندید من گلای نخوشه نخوشه طیارات هویتی 24 ساعت طیارات تی خلکی من نشیفته سر گندید کو مزعون گلای نخوشه گلای خلک هات یکشتن سر گندا او گندید من چند کساتی بدی اطافی گیش 14 هات یکشتن اطافی 14 کساتی نکشتن بس نه همه ساله که 2 سالانه یعنی به 3-4 ساله باشه بونه پککه و تاخیده قازانج و گەیاندیان زەرەر باش دیده یعنی ئەو پەکێکە دێت داخلی منطقەت مەبێت نێزیکی و تایارە دێت پۆڤێتی خەڵکی تێتە کوشتن ژیان نەباش حتا ڕۆداگە بەس هەگەر مەقسەد ji ber zerara Tirkiye zerara Tirkiye sermandaqê gelek gelek e xas vijê PKK PKK gundê meleke nukem bes wek eşret rêk on verê heftê çar gund ji bilê gundê doskiya ji bilê yet xêrî doskiya hindekî awara bûyî çûna Tirkiye ji qedîm حتی که وسالت هفته چوره حتی که یکیش مفایدهش و گندو ندیدیه سبب ترکیه پگگه سبب سرکی پگگه پگگه بود گندل مدام پگگهش دشمن خویه هی ترکیه اف ترکیه سپیده حتی وارد کوپول و پگگه داد کی با بیاچید ام با بیاچید حتی که 14 کس و شلازی شهید بود سر قضا آمدیه چند گند چول بویه گندت ماس کسا کم گندت عشرتم هفته چهار گنده هر هفته 4 گون چول بوینه حتی نوکه سالت هفته حتی نوکه یکیش مهنده فایده جی ندیده از باورم هکه نوکه او گوندید ما درست بونه هر خیزانه که حتی نوکه سالانه دو جیار دو بخورده که بس خوبه حتی 5 ورقه جی گوندید خون دەبێژن زەراعەت بێ دەرێ گەلک کەم بووە چونکە جوتیار نکاری کاری خۆ بکەم ڕاستەوە ئەرێ وڵا ڕاستە کە زراعەت ئەوە دێ جوتیۆرە چتە سەر گوندێ خۆ طیۆرە دەرێدەت مرامت پککی جی نوچی دویا یعنی گندید دفعه نیواری کن خر دوگی کینه طیارش دهید نو بیشتری به مدنی اونه به پککی دل هولوتیو جدید 14 کس حتی فکر می‌کنم شهید بونه و شر سیاسی پککی و ترکا دبید نف آخو ترکا بید نه قندیل بیتون دفعه نیواری کن بید هون چه دخوازن وکو دانشجو ده برده والله هم دو خوزش پککی کن نبیده سرگیجی بوی خلکی و نوچه کردستان را با شور چول کرد و شورش رو خود بده ناف آخوا ترکیه دا شورش که مدنی و یا سیاسی هم گنجید و هم سرکردید با شوش دی پشتوانی لیکن گەلێک جار دەبێژن شەڕا پەکەکە و سوپای تورکیا زەرەرەکە زۆر بە خەڵکی وێ دەڤەرێدایە ئەو ڕاستە gelek ڕاستە ئەگەرم بینە ڕێژە بێکۆریل دەڤەرۆمە خەڵکی کەرتیان بینە ناڵ و بزمۆرەدان بێژین دەڤەرۆمە تو دیشوەیەکی زانێک و بێڕێژە بێکۆری gelek و زیێدە بووی ئەگە نزیکا 5 ئەس بارم چایخانە چێلۆزی هەنە 30 تشتێک کۆفۆلی هەنە جەیەکی و ساکو هەندە کۆف و چاخۆنە لە زیێدە بن ئەکید ئەبەت بدە اگرایی که بیکاریه، بیکاریش چیز بیده بری پیش چند ساله که وضع بچه باش بو جهلی من خالقی من خوب وان جواب میشه که دهات یک بیوتات و از بارم تشتی خمالی به هر پدرش دبریمت هات یعنی شکی گلک باش دبرامت هات. باشه نوکر رژه بیکاری زیاده بویه بدره یا گلک زیاده با یعنی حساب که هفته صدی. چه ضرر زیاده تر به خالق سیویل کتینه ویده بریده؟ خدای ما بسر بر سه برو پیوان نکشتن اما اوه وابینا جوی بری هنگی 3-4 که دی حال بو نکشتنه بار بهار اکدی هاتا کشتن هم چوبو گلوگی های باش سبارت به ضرر مالی سبب مالی ام خودان ماشین وگا به ماشین می مالا هنگی بینی می مالا هم نشیم چیم بینیه و کسی اینی نبیتوانه
بوشهين جوينو دا كبن أم بتاحت بتا تركي الفيري ندا يعني ما بيقى چه دست حالا نینه دست حالا تو ما هنده رجاوی قوی یکو وش ما بکده ئەو ئاڵۆزەی کە لەسەر سنوورە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا شەڕی پەکەکە و سوپای تورکیا ئەو ئاڵۆزیانەی کە هەن چه کاریگەریەکی دروست کردێ لەسەر ڕەوشی گەشت و گوزار لە سنووری دەڤەریانی قضا اومدیه و که قضا قبرنیاس سرانسری عراق گشتیم تایبت جیل حریم کردستانه وقتی بجن گشت و گذار پارزگاه دو که گشت و گذار و پارزگاه دو که قضا اومدیه سنور قضا اومدیه 2716 کیلومتر و دوزاره وقتی بجن سنور مل گشت سنور ترکیه خاص تایبت ناحیه کنیم یعنی شوێنێکی حساسە بۆ گەشت و گوزار زۆر گونجاوە بله اتوار گشت و گذاری دا و اف بردمان آتیش را ترکی سر جهت میل گشت و گذاری یه دبر آمد یه کارت که نکا گلک آمدون بگومان السر دبره که دیار یعنی ببوورە یعنی سوپای تورکیا ئەو شوێنەکانی گەشتیاری لە دەڤەری ئامێدی بردمان کردووە بله نکه ناحیه کانی ماسه مگلی بشیله هی مکانی آمیست که هی چندین جار اف جهت هاتی نبردمان کردن نکه جی وکی گشتیار وکی خلک دبری نشدن قصد وان جا بکتن آن سردان وان جا بکتن چه بو ملک خو یان جی بو گشت و گذاره دی ما جهه که دیگه گلیه بالون دا وقتی بجن ریباره که آبه و چندین کافی و خارنگه و افتشته گلیه بالون دا هنه اما پشتی بردمانا جیش و ترکی وی گلی دا وکی گشت و گذار وکی نویسنگه ها گشت و گذار وکی نشین برای خلقه که یون گشتیاره که یون گروپه که سیاحی بدینوان جا مگل بدی یعنی ئەو ناوچانە بە تەواوەتی لە کار کەوتون لکار اوی چی توانجه هاجی سر مسئولیت خود چی توانجه ها منو کل سپیندار رو میجه میاد تایبت ورز بهاری دا ما وقتی بجن هماهنگی گل کمپانیا هیزلا هی بو پاکش کردن بانجه ها بو آهنگ و وقتی بجن بیراورین نبروزت ما ها آداره دا ام نشین یک کار برای که اینا وقتی بجن سپیندار رو میجه کو پاکش کم سروبر کن کو خلق بو نبروزه یا بو هر کاری که وقتی بجن سردانت بهاره آهنگت بهاره قصابی جیهی بکتر یعنی مرۆڤ زۆر زیاد ئەوەی دێتە مێشک پەکەکە بارەگای لەو شوێنانە هەیە تا سوپای تورکیا بردمانی بکە هبونوا وقتی بجن هاتنو چونوا هیال ودر که اب بردمانه پیدا کرد وقتی دیگه تشتکی دیگر یه مهم بردمان کردن آتیش رو ترکی بابان جهت ما نبس پککه وقتی بجن حجت گلکه وضع ترکی سیاسی داخلی ترکی داد نوبا ترکی داد تک بچیتن او وقتی اخنا سر ما بون دبرت ما هنا بردمان کرد ناوچەی سولاف گەشتارگەی سولاف و دەڤەری ئامێدین تەواوی گەشتارگەکان لە سەر بە دەڤەری ئامێدی بەتابەت ئەوانەی سەر بە پارێزگای دۆکن لە ڕابردوودا هەموو کاتێک لە ئاستی یەکەم بوون لە سەرانسەری کوردستان و لە عێراق ئێستا بە شێوکی گشتی وەکو دەبینرێ ڕێژەکەی دابەزیوە ئێستا لە چ قۆناغێکە ڕێژۆ گەشتیۆرۆ کە نوکە خەپە که قضا آمدیه که هاوین بیتن یا هاوینی بیتن آن زبستانی بیتن یه ما خط بر دوامه هاوینگاه ها آشوایه شلال آشوایه شکفت ها اینشکیه هاوینگاه ها سیلابه و گلی شیران افجهد و کجی بر دوامی وقتی بجن خزمەتی گەشتیاران دەکەن خدمت گشتیاران دکت و سەلامەتی وانش هەیە گەشتیار سلامت بانجه ها هست چون که اف هله وقتی بجن سرجادت رئیسینت نزیکی جهت ملکویت امیناهیه نه بس جهت دیتر وقتی بجن نکام سحکینا مثلا ناحیه چمون که گلک جهت های ناحیه چمون که کسک نشد باشه ئەگەر بێژین یعنی چەند ناوچەی گەشتیاری هەیە ئێستا سەلامەتی ئەوان 100% نییە منطقه کانی ماسه نابیتن گلی بالنده نابیت چمیجی نابیتن همچنین بجنتا گلک جهت های ناحیه چمون که نابن وقتی بجن ناحیه دیره لوکه شیلو دزه گلک جهدی تر میت هی کو امنشین برای خلق که بدنش اگر رو به بمب باران کنه آنجی قصبا طوران ابو
ئێمە لە ناو جەرگەی ڕووداوەکانین لە ناو جەرگەی ئەو ئالۆزیانەی کە لە نێوان سوپای تورکیا و هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەسەر سنووری هەرێمی کوردستان هەیە. ئێمە لە گوندێکین لە ناو ئەو دێرە ڕەش کە یەکێکە لەو گوندانەی کەوتۆتە ژێر کاریگەری ئالۆزیەکانی هەردوو لاوە و بەپێی زانیاریەکان زانیاری فەرمین تاوەکو ئێستا لە کۆی 360 گوند 256 گوند تووشی ئالۆزی بوو. لەم گوندەدا کە پێی دەگوترێت گوندی دێڕەش 20 کیلۆمەتر لە قەزای ئامێدی سنتەری قەزای ئامێدیەوە دوورە. ئێمە لێرە لەگەڵ موختاری ئەو گوندە گفتوگۆ دەکەین پێمان باشە لە زاری خۆیەوە کێشە و گرفتەکانی گوندەکەی و تەواوی ئەو گوندانی کە کەوتونەتە کاریگەری ژێر کاریگەری ئالۆزی نێوان سوپای تورکیا و پەکەکە. ڕەوشێوە چاوە ینی پشتی ئالۆزی شەڕادنە بەرە سوپای تورکیا و پەکەکە نوکە ژیانێەوە چاوە خودێ ژیان منینە سەیدۆ چونکە بژی بە ژیانینە ئەو گوندێمە سەید گوندێمە بێنە دێرەش ئەمەجا دێرەش یعنی هەر بووسێکێ فڕووکێکێ نەپال لێدۆیە بریگە نەمۆیە بیستۆ نەمۆیە مخبەرەمە خەراب کردە ئەم خو نەوی سەکەن و ژین و ژارە گوندێ دێرەش یعنی گوندێمە ئێسڕۆڵان چونکە ئەم گوندێمە نۆزۆرە پیڤۆزێ گوندێمە نۆزۆرە بێسڵکێ گوندێمە نۆزۆرە ئۆقوەرێمە فەنۆر و هژیرە بێگە ئەم نەوێ بچین نوکەت ینی بەروبوومیوە نەماینە تەمام نکارن کار بکە نەخیام نەشی کار بکەین بەرێکم دەمە خۆنیە يعني خذون ليش يدخل فقط ثاني ذني حاجز ما نصر يقوم بالك قالي بدات ببدا درج شيء فروكين تركيا في دره بردمان كردت جار سيدي ما قبل بالك ما منين سكب قال جندي كنا بس دور بلا جندي اشكيا فور صورة المجدة افخونيا خونيا من وخونيا كده من هرسك يعني ليك بقى بيجبي انا كان نيتها بالبين وهذا نبي سي بودكاست نايتر نحكمته ما عراقي نحكمته ما كردي کس هوا منال کلای خونی دیگه بیش خراب بینه که مسئله کردن ما دو خونی آخ که باشه حتی میگویی شقو فقط فهمت باشا گلک جار دبیجن گلک گون نوکت چول بوینه لبی دبره زانیاری ته هست چند گون چول؟ هست 22 گون برای گوره چول بون 8 گون زیباره جی اوش بقیه چول بون هر بنا و رزا زیباره و منطقه گوره او شارعیه بله بقول امنا شيء مشتاق قدوري امنا شيء بقى مشان باخو بيستوري خلتي منطقه ما بريغوري يعني قال مولو جميرو شنو خذ حملته يعني بما تاخذ لك هذا قبل دفتر سموق هاي لا يبشت همي زرر بوي همي زمان بيا افس ولا يقبل شيء جل اخوي جيزون هذا نرجع على لقمان شي جيزه خذ باشا عشيرته قران چند گون اشوان چول بوي تانوكا عشيرته ما بله عشيرته ما سنه هي بريغوري لو اساسا او شيء همو چولا همو چولا بس اول دیرش تا پوزمان کردن و پاپیزونوجی همو امیدی شده و سایگل کو باک ویسه شو ملک مفقر باش اوان کیش و چونه او خلق يعني پشت بی گنده خود چول دکن کیش ود و ده سید رافی همین رافی چولا دوکه چولا آمدیه چولا قدشه چولا شلوزه هر کی بو بیشو بس يعني اردوان جهشتین زری خو گنده خو همي هیچ کار کسی نه خر بردا پیچ هکا بله هکا فيگو به افطار دشمنی نه سلامه بعض خبری و حکمت هایی کویو بکرد بعض خبری خونیتو بهایی کویو بکرد دفعه همیدن ودش ندروگی بوم چیکار باش او چی او بروبوم تو کاری محسبش اما سیدو گنده دیرشه به نوبو دنگل همی کردستانه سلکه بله افصل که سیدو يعني يوم مشهور بو وقت البوبو بينا بله اما سلكي صوره بله اجو سيدو صوراني استاذ اجو بله سيدو بله خيلو شو اصلا بروبومي ويا ابا يا ابا حتى لو كان بريش تشو لك بيكا موفي مليون قد اك بيكا مليون قد ياك بيكا اك بيكا مليون قد بل فيجو نوش ده شعاده نوش الاربيله نوش الميسل نوش الزوخ نوش ده شعاده ده بنا دوك جي الدنيا خلاك ديك صندوق ديرش همي زرره همي زمان بيت وبالنوبه ديرش
گەلێک کەس لەم ناوچەیەدا بوونەتە سوتەمەنی و قوربانی شەڕی نێوان پەکەکە و سوپایی تورکیا. لە ناحێشی لاتزێ ماڵێک هەیە کە ئێستا ئەو ماڵە ناسراوە بە ماڵی سێ شەهیدەکە. لێ خێزاندا سێ برا شەهید دەکرێن لە ڕێگای بۆردومانی فڕۆکەکانی سوپایی تورکیا. ئێمە گوێبیستی ئەو ڕووداوە لەسەر زاری ئەو خێزانەوە دەبین. ئێمە لە ماڵی ئەو خێزانەین کە بەهۆی بردومانی سوپای تورکیا لەو خێزانەدا سێ کوڕی ئەو خێزانە شەهید بوون و چواردە منداڵیشیان بێباو کرد. ئێمە لەگەڵ باوکی ئەو سێ شەهیدە قسە دەکەین. مام حاجی سڵاو ڕێز دکارن بەحسێوێ چیرۆکی بکەین ئەو ڕوودا و چاوا چێ بوو؟ لا ئەو ڕوودا ئەو عیۆلیمان دەمێشی تای گوندە چووتەوەڕۆ میشید خوا دا میشید خوا عمل کن وقتی شل خوابی دا میشید خوا عمل کن چو یل سر دانه سر دارا تلی دارای سیمه کره داهرش نچیدی دو کرید ما سر داری بین سر نامیشا سر داری بین یه دیتر بینا خدا بیل بمبرکه. بله یعنی ئەوان کار دەکرد. بله ناف کارێدا بوون. بله ناف کارێدا بوون جلکت میشد ببوون دا میس پیوەنەدەن. هەموو تەیارە هاتای هاوێتی. یعنی فڕۆکەوان بردومان کرد. بله یعنی دەست بە جێوان شەهید بوون؟ بله ئەرێوڵەها خەلجێوە شەهید باشە. کیش کەس خەتابارە کیش لایەن خەتابارە ینی سوچی کیش لایەنە؟ وڵا سوچی حکومەتە تورکۆ ئەمۆنێ هەکە پەکێکەلویری نەهات بەنەوادە حکومەتە تورکۆش وڵە منە بیوەنەت کرد بەس بۆ خەتێت حکومەتە تورکۆن. باشە بەس ینی گەلێک جار حکومەتی تورکیاش وسا دەبێژی پەکەکە وێ دەرێ هەنە ئەو ناوچەیەکە سەربازیە وسا دەبێت وات بێژن هەرێوەڵە وات بێژن بەلێ بۆ جهێمەیە مەجبورین چینە جهێخوا. نوکە هون شکایەت کردینە لە محکەمە سکاڵە تۆمار کردینە؟ شکایەتە کرد هەمە محکەمەوە ما پارەزە دیێتگرتە تورکۆ عێراقێ. یعنی نوکە لە محکەمەی عێراقی سکاڵای وە هەنە شکایەتەوە وە لە تورکیا ینی شکایەتی وە هەنە. باشە حکوومەت هاریکاریەوە کردە؟ ناوەڵا هاریکاریەوە نەکیە. یعنی حکوومەت هیچ جارێک دگەلوە نەئاخافتی حکوومەت هەرێمی کوردستان حکوومەت چ مانەدۆیە چ مانەدۆیە. باشە ینی نوێنەرایەتی تورکیا لە کوردستان هەنا ینی کۆنسوڵخانەیە وان هەنا نوێنەری تورکیا هەنا هیچ جارێک سەردانی وە نەکردە؟ نەخێ ناوەڵا. باشە چتکەن بۆ ینی ستاندنە حەقی خۆ بۆ ئەو زارۆکان نوکە ژیانی وان چاوا دەبیتن کێژوان بەخێو دەکات تۆ مۆنی مەجبورین خودۆنکەین پێشمەرگەنە هەسێ پێشمەرگەنە هەسێ پێشمەرگەنە. باشە داخوازێتە لە حکوومەتی تورکیا چییە؟ ینی قەرەبوو دەخوازن ینی ئەو زارۆک نوکە بێ بابن کاسیکارێوان زەحمەت بووە بەێوڵە زەحمەت. باشە چ دەخوازن؟ وڵات خوازین هەکە حکومەت هۆریکۆریەکی بکەتن بۆ ما قەرەبووەکی بکات بۆ هەر چوون بەس زۆرکی تۆ مۆنە بێ خودۆن vêt قەرەبووەکی دەتن لەقەمی زۆرکی تۆ خۆ پێ خودۆنکەن. بەڵێ باشە بوونە پەکەکە ینی شتێکی باشە بۆ vê یان ناوچێ پەکەکە بوونە پەکەکە؟ نەوەڵە باش نە پەکەکە کوردستان خراپ کرد چ نەهێلا حتی 4000 گوندا 5000 گوندا یه بردای یه ضبط کرده دارو باروی ما همه تشتی ما یه هشک بی هر رو توپی بید کبن آگیری بردای همه خلاص بیش گوندا هر کسی گونده خود جی
به دور و باری خود جی دور و بار نمایا کس پیناتی پشت واده میگو به آن دمیشید میل ویری نشیم چینه واده هەندێک ئامار بەرچاومان دەکەوێت و لە گوندنشینان جێبیستی دەبین ژمارێکی زۆر لەو سنوورەدا یعنی ژمارێکی زۆر لە گوندەکان لەژێر کۆنتترۆلی پەکەکەدان و دەسەڵاتی حکوومەتی بەسەردانی بشێکی بخێڕەتنا هەوت کەم سەبارەت ململانەیان ئەو دەڤێن کەفتینە ژێر دەستن چەکدارێن پەکێکیان ئەو دەڤێن شێوەکی گشتی بژین شێوەکی ئەو دەڤێت نەت ئارامش هەبوونە وجودە چەکدارێن پەکێکی لێو بر بۆمبابارانکردنا ئارتێشە بەردام یا تورکی بوێ دەڤێ سنوورێ قەزە ئامێدی احتیمالە بێژین نێزیکی 75 سادەرێ ئەف سنوورێ هەنێ کەتیە ژێر دەستێ vê سراعەت بژنیان vê ململانێت نەبینە هەردوو ئارتێشەدا ئەvە بووە ئەگەری هەندێک و ئەف خەلکی vê دەڤێ شێوەیەکی گشتی نەشێم ئارامی سەردانا گوندت خوبکەن یان ئەف گوندت هەنێ ببنە جهێن ئاکنجی بڵێن بڵێن لە سنووری قەزایی ئامێدی لە 1970 ئەو سنوورە لە ژێر کۆنتترۆلی پەکەکەدا دەتوانین بڵێنەوە ئەی سەبارەت بە گوند ژمارە ئەو گوندانەی کە چۆڵ کراون بەهۆی و ئالۆزیانەی کە لە نێوان سوپای تورکیا و پەکەکە هەیە چەند گوندە تقریبا ئەگەر لەناو هەموو قەزای ئامێدی سامپلێک وەرگرین وەک نەحەی شێلاتزێ نەحەی شێلاتزێ کە پێک دێتن 92 گوندە ئەو 92 گوندە 85 گوند لە ژێردەستی پەکەکەدانا یان ئەو ناوچەند کە ناوچەی نە ئارامن کە خەڵک ناتوانیتن کەیفاخ و لێرێ بژیت و بهێت و بچیت و کاری خۆی ڕۆژانە تێدا چۆڵ کراوە هەر گوند هەر ساڵت نۆتادا چولن ینی ژیانی تێدا ژیانی تێدا نیە تقریبا ئەف گوندە ڕۆژانە تێنە بۆمبابارانکردن شلای ئارتێشە تورکیڤە چ فڕوکن بێژین فڕوکن بینیان توپخانە بەردەوام بیتن و بۆمبابارانکردن vê دەڤێت باشە سەبارەت بە زیانەکان قسە بکەین ینی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە تایبەتی لە دوای دەستپێکردنەوەی شەڕ لە دوای ئاگربەست لەو سنوورەدا چەند کەس بوونەتە قوربانیە و ئالۆزیە کە کامێران ئەگەر ئەم بەحسی زیانە بکەین توێ ئەم کەینە سکتەر ئێک زیانن مرۆڤی زیاتر ئەوە 2 ساڵەدا نزیکی 15 کەس گوت خەلکی نەحیا شێلاتزێ و دێرە لوکێ و سەرسنکێ گیانی خۆش دەستداش ئەگەرێ بردومانکردنا لە 15 کەسی خەڵکی سڤیل 15 کەسی خەلکی سڤیل ینی خەڵکی ناحیەی شێلاتزێ و دێرە لوک و سەرسنگ بوون کە ئاخریان پێش 15 ڕۆژ سێ خەلکی گوندی ئەرەدنا کە چ بوونە گوندی خۆ مێشە خۆدانکردن بژن مێشت کاسب کار بوون مێشتنگوینی خۆدانکردن وێرە بوونە قوربانیین ئەvê بۆمبە بارانکردنێ ئەvە شناحیەکێڤش ناحیە دوێڤە ئەو زارەڕ و زیانێ کەرتێ کشت و کالیت کەویت باشە پێشەوە بینە سەر کەرتی کوشت و کاڵ قوربانیەکان هەمووی ڕەگەزی نێر بوون هەموو ڕەگیزی نێر بوون بەڵێ خەڵکی گوندەکان خەڵکی گوندەکان بوون هەر ئەو بوون ئەvê چونە گوندێت خۆیان زیرعەت کشت و کالیت کردیان هەر سەردانا گوندێت خۆت کردیان هەر بۆ هەر هۆیەکی و ژیانە خوب پێ بەنە سەری ئەگەر باسی کەرت و کشت و کالی بکەین خوب منطقە ئامێدیە منطقە کەشەخەوەیە یعنی دیارە ئەف بژین جغرافیە vê منطقێ چەند نەوعێکی تایبەتی کشت و کالی لێرێ تێتەکردن ئەف نێزیکی 165,000 دونەمên ئەردیên سەخەری و زیراعی vê devêrê yetişêlatizê hemî ماینە نە ئاوادانکردن کار تێدا نەهێتەکردن ji ber ئەگەرێن vê milmilana heyt vê deverê de şnahiya geşt û guzar ve ev deveret bijin siruştê xwe ciwan ya berniyasat bijin serastê parêzgeha dûkê serastê herêma Kurdistanê de lê mixabinî ve vî rî de nebûna aramiyê li vê deverê bûye egerê hindê neçibuwe berhênan divî karî de divî buwareyî de bihêtekirin yani lew navçanewe berhênan bi tewatî şelel bûwe her niye
هەر تا بەتاوانانی ئەگەر هەبی دژی لە هەندێک شوێنێت بچیک سەر مستەوایەکی کێم ئەوش پرۆژەی بچیک و مستەوایەکی گەلێکی کێم ینی کۆڵەتیەکە گەلەکە باشی نەبیتن لەسەر چارەسەر قسە بکەین ینی ئێوە وەکو بەرپرسێک لەم ناوچەیەدا ینی داخوازیتان چییە؟ چارەسەری تەسەورا من ئەvە مۆزوعێکی سیادیە پتر لە حکوومەتە فدرالە عێراقی شێتن ئەvی کەیسی بجۆڵینیتن ئەvی مۆزوعی فشارەکە چیە دیبلۆماسی بیت یان سیاسی بیت بێختە سەر حکوومەتە تورکی و هەروەسا پاراستنە سنوورەش ئەرکێن سەرەکیان حکوومەتە فدرالە عێراقیە. لەم بەدواداچوونەدا بۆمان دەرکەوت بوونی پەکەکە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لە سنووری قەزای ئامێدی بێجگەلەوەی بیانوویەکی باشی داوەتە سوپای تورکیا تا ئەو ناوچەیە ببەزێنێ و ئەو ناوچانش بردومان بکات هاوکات بۆتە هۆکاری ناڕەزایی دانیشتوانی ئەو ناوچانە بۆیە دانیشتوانی قەزای ئامێدی و تەواوی ئەو سنوورانەی کە پەکەکەی لێیە داخوازی ئەوەیان هەیە کە پێویستە پەکەکە بۆ لە مەودووە ئەو ناوچانە جێ بهێڵێ و سنوورێکیش بۆ سنوور بەزاندنی سوپای تورکیا بۆ نێو خاچی هەرێمی کوردستان دابدرێت تا باسێکی دیکە بەخواتان دەستێت.